لە هەرێمی کوردستان لە 28 ساڵی حکومڕانی دەسەڵاتی کوردیدا زۆرترین کێشە و گرفت ڕوبەڕووی توێژی گەنجان بووەتەوە. ئەمەش وای کردووە هەستی نیشیمانپەروەری و خاک و میلەت دۆستی لای توێژی گەنجان بەرەو نەمان بچێت و بەرەو وڵاتانی دەرەوە کۆچ بکەن تا هیچ نەبێ لە مافە سەرەتاییەکانیان لە ژیاندا بێبەش نەبن. لەو ڕووەوە بەشێک لە گەنجانی گەرمیان لە ڕێی پەیامەوە گازندەی خۆیان لە دۆخی وڵات و ناتەندروستی سیستمی حکومڕانی دەکەن. هەست کاتێ ئینسان لە هەست وڵاتێکە کە مافی پێدرا ئەو کاتە تێرە بێت لە حەز و ئارۆزەکانی خۆی وای لێ ئەکات کە ئینتمای و خۆشەویستی بۆ هەم بۆ ژیانی هەبێت هەم بۆ ئایندە و هەم بۆ داهاتوو هەم بۆ وڵاتەکەشی هەبێت. بەڵام لە کوردستانە بەداخەوە ئەرکێ زۆرمان پێدراوە باو باپیرانیژمان و تەنانەت ئێمەش بەجێمان هێناوە بەڵام مافەکانمان پێ نەدراوە بەڕاستی. من وەک گەنجێک لە شاری کەلارەوە هەستەکەم خەڵک گەنجی ئەم وڵاتی ئێمە ئەتیمایان بۆ وڵات نەماوە لەلایەن بەرپرسەکانەوە دەیانجار بەڵێنیان پێدە هەلی کارتان بۆ ڕەخسێنین بژێوی ژیانتان چاکەین خزمەت گوزاریتان بۆ ئەکەین بەر لە دوای انتخابات هیچ لەو بەڵێنانە جێبەجێ ناکەن. بۆیە هەنێ لە گەنجەکان سەرخۆیان هەڵەگرن ڕێگەی هاتوونە هاتەگرنە بەر بۆ وڵاتانی دەرەوە. قەیرانە سیاسی و ئابوووریەکان و گەندەڵی و نادەتپەروەری و بە هەدەردانی سامانی گشتی وڵات و خراپی بژێوی گەنجان و دەست نەکەوتنی هەلی کار و نەبوونی ئومێد بۆ چاکسازی و گۆڕانکاری لە هۆکارە سەرەکیەکانن بۆ بێهیواییەکانی گەنجانی هەرێمی کوردستان. توێژەرێکی دەرونی پێی وایە نالەباری و ناسەقامگیری بارودۆخی کوردستان هۆکارە بۆ نەئارامبوونی دەرونی گەنج بەتایبەتی و تاکی کورد بەگشتی. دەشڵێت هەستی نیشتیمانپەروەری کاتێک دروست دەبێت گەنج مافە سەرەتایی و پێداویستیەکانی ژیانی بۆ دابین کرابێت. وڵاتێک ئەگەر سەقامگیری سیاسی ئابووری کۆمەڵاتی تیا نەبێ بێگومان هەمیشە ئەو هاوڵاتی ئەو دانیشتوانی کە تیا ئەژێن لە دەرونێکی ناجێگیر و نالەبارە ئاژێن. ئێستاوی کە لە کوردستانە ڕۆدا بە هەموو پێوەرە ژیانەکان لە ڕووە سیاسیەکەوە ئابووریەکەەوە کۆمەڵاتیەکەوە نالەبارە بۆ ژیان. ئەو گەنجێکی ئێستا تومحیە بژی ماڵ پێکەوە بنە ژیان دروستکە هەلی کاری دەستکەوێت لە کوردستان دەستی ناکەوێت ڕۆژ تا ڕۆژی دێت هەستەکەی ململە لە سیاسیەکان دۆخەکە تا دێ خراپترەوە ژیان هەتا بێ ئالۆسرەکە بۆیە ئەو گەنجە ناچارە ئینتیمای بە وڵاتەکەی خۆی نابمێنێ ناچارە پەنا باتە بەر وڵاتێکی دیکە ئەوەی لە بەداخەوە ئەو گەنجە لێرێش کۆچەکە ئەڕۆژ ژیان دروستکە لەوێش لە نێو ڕووبارەکان بەڕاستی ئاخنکێ ونە بێ. ڕۆژنامە نووسێکیش باس لەوە دەکات سەروەرنەبوونی یاسا و حکمی حیزب هەروەها فەرامۆشکردنی گەنجان وای کردووە گەنج هیچ ئینتیمایەکی بۆ نیشتیمان نەمێنێت. بەڵێ دیارە گەنج لە هەر وڵاتێکە بێت داینەمۆی گۆڕانکاریە لە وڵاتە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان نەبوونی ئینتیما لای گەنج ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕنەکەی بەهاری 92ەوە حکمێکی ناعەدالەتانە لە هەرێمی کوردستانە هەبووە لە هەر وڵاتێکە یاسا سەروەر نەبێت گەنج ئینتیمای نامێنێت لە هەر وڵاتێکە حکمی بنەماڵە و خێڵ حکمی کرد ئەو وڵاتە گەنج ئینتیمای نامێنێت بۆ وڵات. ئەمە شوای کردوە لە هەرێمی کوردستانە بەشێکی زۆر لەو گەنجانەی کە گەنجانێکن لە دەرەوەی دەسەڵات فرامۆش کراون خواستەکانیان بەدی نایەت نەبوونی هەلی کار نەبوونی شوێنێک بۆ حەوانەوەی گەنجان. گەنجان بە نرخترین توێژی کۆمەڵ و سەرمایە و سامانی هەر نەتەوەیەکن بەڵام بەهۆی پشتگوێخستنی ئەم توێژە لەلایەن حکوومەت و دەسەڵاتدارانەوە خەریکە ئەم سامانە نەتەوەیە بەرەو فەوتان دەچێت. بێبەشبوونیش لە سەرمایی گەنج کۆمەڵگا بەرەو پیربوون دەبات و دوور نییە لە داهاتوودا هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندین کێشەی درێژخایان بێتەوە کە هەر لە ئێستاوە سەرەداوەکانیان دەرکەوتوون.